خۆشەویستان بینەرانی ئازیزی کورسات سڵاوتان لێبێ. جەژنی ڕەمەزانی پیرۆز لە گشت لایەکمان پیرۆز بێ. ئەمڕۆ میوانداری هونەرمەندێکەکەین پارە و بە سحری گۆرانی و لێوان لێو لە ئەفسونی ئاواز. هونەرمەندێ سەر بە فەرهەنگی دەنگخۆشی و ڕێژنەبارانەکانی شعر و مەقام لە ڕەچەڵەکی دەنگخۆشەکان و گەورە ئاواز خوێنەکانی دنیا. ئەمڕۆ ئێمە لەگەڵ وەچەی دەنگ و نەوەی ئاواز دیدارەکەین. ئەمڕۆ لەگەڵ هومایونی شەجەریان دیدارەکەین. هوماینجان بەخێر بێ، بەخێر هاتی بۆ ئەم بەرنامە تایبەتەمان کە بە بۆنی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە سازمان کردو. بەخێری سەرچاو زۆر خۆشحاڵین بە ئامادەبوون لەم بەرنامەیە و بەخێر هاتنی گروپی ئازیزی ژەکەین کە گروپی گەڕیانە میوانداریمانەکەن ئەمڕۆ و هاوکاری هونەرمەندی خۆشەویست هومایونی شەجەریانەکەن. دووبارە بەخێر بێ. بەڵام پێشەوەی دەستکەین بە پرۆگرامەکە و پێشەوەی دەستکەین بە بەرنامەکە، ئێستا پرۆفایلێک ئامادەیە لەبارەی هومایونی شەجەریانەوە با پێکەوە سەیریکەین. هومایون شەجەریان کوڕی مامۆستای گەورە محەممەد ڕەزا شەجەریانە. ساڵی 1975 لە تاران لە بنەماڵەیەکی هونەرپەروەر و تێکەڵاو لەگەڵ مۆسیقا چاوی بە دنیا هەڵێناوە. نەبەستە بکەس دێن نەبەستی کەس دێمەم دێن چو تەختە پارە بەر مۆج ڕەها ڕەها ڕەها. لە مناڵیەوە هۆگری مۆسیقا و ڕێتم بووە و ئەم حەزەی تیا دەرکەوتووە. کاتێک باوکی ئەم خولیایی تیا دەبینێ دەینێرێتە لای مامۆستای خوالی خۆش بوو ناسری فەرەنفەر. لەوێ فێری زەرب دەبێ و ڕیتمەکانیش دەناسێت و دواتر چەند ساڵێک لای جەمشیدی موحیبی وانەوەردەگرێت. لە تەمەنی 10 ساڵیەوە لای باوکی دەست دەکا بە فێربوونی ئاواز و فێری تەکنیکی ئاواز و دەنگسازی دەبێ. هەوکاتیش دەچێتە پەیمانگەیەکی میوزیک و لای ئەردەشیری کەمکار فێری کەمانچە دەبێ. همچو نسیم از این چمن های برون کشیده شمع طرب ز بخت ما آتش خانه سوز شد. ساڵی 1991 بەزەرب بەشداری ئەم کۆنسەرتانە دەبێت کە گروپی ئاوال لە ئەمریکا و ئەوروپا ڕێکی دەخەن بۆ مامۆستا شەجەریان. پاشان لە ساڵی 1999ەوە لە کۆنسێرتەکاندا هاوڕێیەتی باوکی دەکات لە ئاواز خوێندندا و لەو کاتەوە بەشداری زۆر کۆنسێرتی کردووە و لەگەڵ گەورە میوزیسیانە بەناوبانگەکانی ئێران گۆرانی وتووە، وەک ئەلبومەکانی بیتۆ بێسەر نەمیشەڤەد و فەریاد کە هەردوو بەرهەمەکە زۆر بەناوبانگن و خەڵاتی گەرامیان وەرگرتووە. در طلبت رفت به هر جا دلم. یەکەم ئەلبومی هومایون شەجەریان بریتیە لە ئەلبومی نەسیمی وەسڵ کە ئاوازدانەرەکەی محەممەد جەواد زارابیانە. هومایون بە تەنیایی گۆرانی دەڵێ. دواتر کۆمەڵێک ئەلبومی تری هەیە بە ناوەکانی ناشەکیبا، شەوقی دووست، نەقشی خەیاڵ، خورشیدی ئارەزوو لەگەڵ چەند بەرهەمێکی تر. گر نکنی بر دل من رحمتی وای دلم وای دلم وای دلم. هوماینجان سەرەتا پرسیاری ئەوە بێ یەکەم کە ڕاتچیە بە کوردستان بەگشتی کە بە تایبەتیش بە سلێمانی کە ئەمە دومجار تێیتە سلێمانی. منم عرض سلام و احترام دارم خدمت شما و ڕێز و سڵاوم هەیە بۆ ئێوە و بینەرانی بەڕێز.
هیوادارم خوا عیبادەتیان لێ قبوڵ بکات و پیرۆزبایی جەژنی ڕەمەزانیشان لێ یەکەم. ئەم دوو جارێک کە هاتووم بۆ سلێمانی هەر جارە و ماوەی هەفتەیەک وەک میوان لێرە بووم. ئەتوانم بە شێوەیەکی گشتی بڵێم خەڵکی سلەیمانی میهرەبان و ڕووخۆش و میوان دۆستن. زۆر تێکەڵاو و هۆگری مۆسیقان، واتە شتێکی سەیرە بۆ هەر جێگەیەکە چین. ئەبینین کە مۆسیقا ئاوێتەی ژیانیان بۆ و لە ژیانیاندا ئامادەیە. زۆر خۆشحاڵم و زۆریش پێم سەیرە کە بەو ڕادەیە حەزیان لە مۆسیقای ئێمەیە و هونەرمەندانی ئێرانیش بەباشی دەناسن. لەم ڕوانگەیەوە زۆر هەست بە هاودڵی ئەکەم لەگەڵیان. سوپاسی ئەو هەموو لوتف و خۆشەویستیەش ئەەکەم کە هەم ئێستا و هەم سەفەری پێش و بەرامبەر ئێمە نیشانیاندا و هەیان بوو. هومانگیان چۆن بڕیارت دابی بە گۆرانی بێش؟ یعنی مەرجەکە تۆ کوڕی ئوستادی گەورە ئوستاد شەجەریانی ئەبوایە ببوویتە بە گۆرانی بێش؟ نه این شرط نبود، فقط از یک علاقه شروع شد. نەخێر ئەمە مەرج نەبوو، تەنیا حەز و خولیای خۆم هۆکاری دەستپێکردنم بوو. سەرەتا بە ئامێری زەڕب دەستم پێکرد، دواتر بەشداری ئەو کۆرسوانانم کرد کە لە ماڵی خۆمان بۆ ئاواز بەڕێوە دەچوون. هەڵبەت لەگەڵ خوشکەکانم بەشدار دەبووم. لەو وانانەدا من زیاتر جددی بووم بۆ ئەوەی فێری ئاواز ببم. ئەتوانم بڵێم بە شێوەیەکی پیشەیی شوێنی کەوتم و تا ئەم ڕۆژ پێم وایە هەر ئەو حەز و خولیایە بوو کەوای لێکردم بەردەوام بم. وەکو هونەرمەندێک و وەکو گۆرانی بێژێک هەتا ئەم دەقەی ئێستا توانیم تا سەبکێکی جیاواز بگری، بۆ نمونە لە جیا لە سەبکەکەی باوکت، جیا لە سەب هەموو سەبکەکانی کە لە مۆسیقای ئێرانە هەیە؟ سعی نکردم چنین کاری بکنم. هەوڵم نەداوە کارێکی وا بکەم، واتە حتمەن ستایل و سەبکێکی جیاواز هەڵبژێرم، بەڵام هەوڵم داوە بەرهەمی جیاواز پێشکەش بکەم بۆ ئەوەی بزانم ئەتوانم بەچۆ بگەم. لانی کەم ئەتوانم بڵێم لەندە 12 ساڵی کە بە شێوەی سەربەخۆ کار لەسەر ئاواز ئەەکەم و ئەو بەرهەمانش کە پێشکەشم کردوون بە خەڵک جیاواز بوون و فۆرمی جیاوازیان هەبووە. لە مۆسیقای سونەتیەوە بگرە کە ئۆرکسترالین تا مۆسیقای عەبدولقادر کە هی 500 ساڵ لەمەوبەرە، تا ئەگاتە کارەکانی وەک بەڕێز متەبەسم کە بەو شێوەیە بەڕێوە چووە. هەوڵم داوە کاری جۆرا و جۆر بکەم تا بزانم سەرنجام بەچوو ئەگەم، ئەخۆتوانم سبک و ستایلێکی تازە هەڵبژێرم. یا موفق میشیم که یه سبک تازه‌ای رو ارائه بدیم. ئەکید موفقە بیت، سەرکەوتوو بین وایدەن. گوێ لە گۆرانی و مۆسیقای کوردی ئەگریت؟ یعنی گوێ لە سەرجەم ئەکید گوێ لە سەرجەم گۆرانی و مۆسیقاکانی دنیا ئەگری، بەڵام بە تایبەت گۆرانی کوردی گوێی لێ ئەگریت؟ بەڵێ. حەز لە کێ؟ حەز لە دەنگی کێیەکێ زیاتر؟ سەرسامی بە دەنگی کێ؟ اول باید عرض کنم که خب موسیقی کردستان یا موسیقی سەرەتا ئەبێ بڵێم مۆسیقای کوردستان و کورد بەگشتی هەمووی جوانە، میلۆدی زۆر جوان و بەپێزیان هەیە، ڕیتمگەلێکی جیاواز، مۆسیقایەک کە توانایەکی زۆری هەیە. واتە ئەتوانی هەم دەربڕی ناخۆشیەکان و هەم خۆشیەکان بیت. من لە تەمەنێکی زۆر کەمەوە لە مناڵیمەوە ئەتوانم بڵێم بەهۆی کامکارەکانەوە پەیوەندیەکی بەردەوامم لەگەڵ مۆسیقای کوردیدا هەبووە.
با آقای مشکاتی زنده‌یاد مشکاتیان ئەو کاتەش کە باوکم لەگەڵ زیندایەت مەشکاتیان و گروپی عارف لەگەڵ کامکارەکان کاریە کرد و کۆنسێرتیان هەبوو پەیوەندیمان هەبوو تا ئێستاش پەیوەندیەکە هەر بەردەوامە. ئەمە بۆتە هۆی ئەوەی منیش هەمیشە و بەردەوام لە پەیوەندیە بم لەگەڵ ئەو مۆسیقایە و گوێی لێ بگرم و گوێبیستی بەرهەمی زۆر ناوازە و جوان بم لە کامکارەکان. زۆر حەزم لە بەرهەمەکانی مامۆستا سەی عەلی ئەزغەری کوردستانیە کە مامۆستای مۆسیقای کوردیە و هەروەها زۆر مامۆستای تریش کە ئێستا لە یادمان. گۆرانیبێژی گەورن و مۆزیسیێنی گەورن ئەتوانم بڵێم لە مۆسیقای ئێمەشدا سوودێکی زۆر لە میلۆدی کوردی وەردەگرن. وەک مۆسیقایەک کە لە گوێی خەڵکی ئێمەدا تازێ و خەڵکی ئێمە حەزیان لێیەتی و گوێی لێگرن. تازگی داره و خیلی خوش میاد به گوششون. هومانگیان لە کۆنسێرتەکەی ساڵی 2010 کە لەگەڵ ئوستاد هاتن بۆ ئێرە کۆنسێرتێکتان کرد لە کۆتایی کۆنسێرتەکە ئوستاد گۆرانیەکی یاخود میلۆدیەکی وتەوە کە گۆرانی مامۆستای گەورە سەی عەلی ئەزغەر بوو سەی عەلی ئەزغەری کوردستانی. ئوستاد زۆر خۆشی بود یعنی پێمان خۆشە تۆش ئەگەر لێرە بەشێکی ئەو گۆرانیەمان پێشکەشکەی پێت خۆشە تۆ؟ پێم وایە یەک دوو دیێڕی سەرەتام لەبیر بێت ڕەنگە بتوانم ئەو یەک دوو دیێڕە بڵێم هەڵبەت ئەگەر لە بیرم بێت چونکە ئەوە 4 ساڵ لەمەوە پێش بوو. رو سر بنه ببایی تنها مرا رها کن رو سر بنه ببایی تنها مرا رها کن ترک من خرابه شبگرد مبتلا کن شبگرد مبتلا کن ها شبگرد مبتلا کن. یادم میومد ازش هەرەوەندەم لەبیر ماوە خۆش بێ زۆر خۆش بوو دەست خۆش هومانگیان. هومانگیان یەکەم ئەلبومە کە بڵاو کردەوە نەسیمی واسڵ یەکێک بوو لە ئەلبومە زۆر باشەکان و زۆر خۆش بوو. ئەتوانی ڕای خۆت یەکەم جار ڕای خۆتم پێ بڵێ لەسەر ئەلبومەکەی خۆت لی رازی بووی لەو کاتاکە و ئەلبومت بڵاو کردەوە دواتریش ڕای ئوستاد چی بوو لەسەر ئەو ئەلبومە؟ بله خیلی راضی بودم. زۆر رازی بووم لە ڕاستیدا بۆ دەستپێکی کارێکی سربەخۆ ڕاوێژم بە باوکم و مامۆستا زەرابیان کرد. ویستم بەرهەمێک پێشکەش بکەم کە جۆگرێکی زۆر بۆ لای خۆی ڕابکێشێ و لەگەڵ خەڵکێکی زۆرتردا پەیوەندی دروست بکات. مخاطب بیشتری رو جلب کنه و با مخاطبین بیشتری ارتباط برقرار کنه. این بود که این فرم رو انتخاب کردیم. ئەوە بوو کە ئەم شێوازەمان هەڵبژارد و پێم وایە یەکێک لە باشترین و جوانترین کارەکانی بەڕێز زەرابیان و منی شانازی خوێندنی ئاوازەکەم پێبڕا. تەستیفێک لەو بەرهەمەدا هەیە بە ناوی هەوای گریان کە تا ئێستاش هەر کەسم بینێ و لەگەڵ هەر کەس قسە ئەەکەم پێی وایە باشترین بەرهەمە و خۆشم پێم وایە کارێکی زۆر سەرکەوتووە و زۆر خۆشمەوێت. شخص خیلی دوستش دارم. دەنگ و سەدای باش بوو لە ناو ئێرانە خیلی استقبال خوبی شد ازش. یعنی پێشوازیەکی زۆر باشیان لێ کرد. ئەو کاتێک کە ئەم ئەلبومە کەوتە بازار ئەتوانم بڵێم یەکێک بوو لە پرفرۆشترین ئەلبومەکان. هومانگیان میلۆدیەکێک لە گۆرانیەکانێ لە ئەلبومی خورشیدی ئارەزوو گۆرانی ئەسراری عیشقا. ئەگەر پێشەوەی گۆرانەکەمان پێشکەشکەی ئەگەر پێم بڵێ ئاواز و هۆنراوەی ئەو گۆرانیە گۆرانی ئەسراری عیشق هینی چێە؟ این تصنیف ساخته ئەم تەصنیفە بەرهەمی کاک سعیدی فەرجپوریە.
شعرش رو از حضرت حافظ انتخاب کردن. شعرەکەی هی حەزرەتی حافظە. اسرار عشق و مستی تا بی خبر بمیرد در دل خود بستی. قبلش هم من یه آوازی رو خواهم خوند که بەر لەوە ئاوازێکم وتووە کە شعرەکەی هی حەزرەتی سعدی و هیوادارم بینەران بەدڵیان بێت. منم در خود نمیابم که روی از دوست برتابم به دار دوست دست از من کتاب قلب بکالبم. امیدوارم که به دل شنوندگان و بینندگان بشینه. بفرمایید اگر پێشکەشمانی بکەیت پێمان خۆشە گوێمان لێ بێ. بەو پەڕی خۆشحاڵیەوە. من در خود نمیابم، منم در خود نمیابم که روی از دوست برتابم، که روی از دوست برتابم. بدار ای دوست دست از من، بدار ای دوست دست از من، که طاقت رفت و پایان، که طاقت رفت و پایان. تنم فرسود و عقلم رفت و عشقم همچنان باقی. تنم فرسود و عقلم رفت و عشقم همچنان باقی، همچنان باقی. وگر جانم دریغ آید، وگر جانم دریغ آید، نه مشتاقم که کذابم، وگر جانم دریغ آید، دریغ آید، نه مشتاقم که کذابم.
کنی ما را نگفتی بی وفا یارا که دلداری کنی ما را الا در دست میگیری بیا که سرگذشت آبم زمستان است و بی‌برگی بیا ای باد نوروزم بیابان است و تاریکی بیابان است و تاریکی بیا 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 ای قرص مهتاب ببند یار بر رویم دری از هر که در آمد ببند یار بر رویم دری از هر که در آمد که دل با دوست مشغول است و زحمت بر نمیتابد که دل با دوست مشغول است و زحمت بر نمیتابد
با مدعی مگویی اسرار عشق و مستی، با مدعی مگویی اسرار عشق و مستی، تا بی خبر بمیرد در درد خود پرستی، تا بی خبر بمیرد در درد خود پرستی. با مدعی مگویی اسرار عشق و مستی، با مدعی مگویی اسرار عشق و مستی، تا بی خبر بمیرد در درد خود پرستی، تا بی خبر بمیرد در درد خود پرستی. سنم چه خوش گفت در مجلس مغانم، گوشم سنم چه خوش گفت در مجلس مغانم، با کافران چه کارت گر بت نمی پرستی، با کافران چه کارت گر بت نمی پرستی. سلطان من خدا خلفت شکست ما را، سلطان من خدا خلفت شکست ما را، تا کی کند سیاهی چندین دراز دستی. سلطان من خدا را خلفت شکست ما را، تا کی کند سیاهی چندین دراز دستی. عاشق شر نروزی کار جهان سرآمد، عاشق شر نروزی کار جهان سرآمد، ناخوانده نقش منصور از کار هستی، ناخوانده نقش منصور از کار هستی. مگویی اسرار عشق و مستی، با مدعی مگویی اسرار عشق و مستی، تا بی خبر بمیرد در درد خود پرستی، تا بی خبر بمیرد در درد خود پرستی، تا بی خبر بمیرد در درد خود پرستی، تا بی خبر بمیرد
بەڕاستی دەست خۆشمانگیان گۆرانەکەت زۆر خۆش بوو دەنگ خۆش بێ دەستی خۆش بێ هەمانگیان ڕاپرسیەکمان هەیە یاخود راپۆرتێکمان هەیە کە ڕای خەڵکی کوردستانمان وەرگرتووە ڕای خەڵکی سلێمانیمان وەرگرتووە لەسەر تۆ کە خۆشەویستەکان و دۆستەکانی تۆن کە زۆر حەزیان لە دەنگی تۆیە زۆر عاشقی دەنگی تۆن ڕای خەڵکمان وەرگرتووە لەسەر تۆ با بەیەکەوە سێریکی ئەم راپۆرتە بکەین. دەستخۆشی کەناڵی کورساتە ئێمەش وەکو گەنجانی سلێمانی زۆرمان پێخۆش بووە کە کەناڵی کورسات ئەو نەرمەندە خۆشەویستانی بەسەر کردوێت و هێناونی بۆ شاری سلێمانی بە خێراتنی هونەرمەند هومایۆنەکەین بۆ شاری سلێمانی کە هاتووە زۆر پێ خۆشحاڵین کەوا هاتووە هیوادارین ئاهەنگێکی خۆش پێشکەشکا بۆ ملەتی کورد خێراتنیە هونەرمەندە بە ڕێزاکەین بەڕاستی جێگای دەستخۆشیە کەناڵی کورسات لە ئەو ماوەی کە دامەزراوە تا ئێستا کۆمەڵی ئەرکی گرنگی دەربارەی میوانداری لە هونەرمەندە ڕەسەنەکان کردووە و بۆ ئەم جارەش جێگای دەستخۆشیە دەستان خۆش بۆ کارێکی باشتان کردووە. کەناڵی کورسادێکێکە لەو کەناڵە پێشنگانەی کە هەمیشە بانگشتی ئەو جۆرە هونەرمەند و کەسایەت ناودارانە ئاقات بڕاستی من بۆ ئەم جارەشیان پێم باشە هونەرمەندی گەورە هومایۆن بێتە کوردستان هەڵبەت ئەم هەوڵەش یەکێکە لە هەوڵە قەشەنگەکانی تری کورسات بۆیە پێم باشە هومایۆن بێت لەبەرەوەی ئێمە پێمان باشە تێکەڵاوبوونێکی هوەری و کەلتوری و درامی دروست بێت هەڵبەت ئەم هەوڵەش لەسەر دەستی کورسات بۆ بەڕاستی وەکو پێشتریش بینیمانە ئەکتەرە هەرە بەناوبانگەکانی جیانی بانگشت کردوتە ئێرە من بە خێراتی هومایۆنەکەم بەڕاستی گەنجێکە کە دەستێکی دیاری ئێستا لە ناو مۆسیقای ئێرانیە بە خێرات نیشەکەم بۆم شارە زۆر حەزیژەکەم عین لە نزیکەوە ببین و خەڵکیش ببینێ کەسێکە هی ئەوەیەش جێگەی خۆشحاڵی کاتتەم شارەوە تەمان بە خێراتنی هونەرمەندی گەورەی ئێران هومایۆنی شەجەریانەکەم من دەمەیە کە متابعی گۆرانەکانێکم زۆربەی ئیشەکانیم هەیە و زۆر چێژ لە دەنگێ بینم هیوادارم بەلای کۆنسێرتێکی ببینم لە شاری سلێمانی. بەڕاستی من زۆر مۆجبی هومایۆنم بە سەوتەکەی بە ژەن دەنگەی. سەرەتا دەستخۆشی لە کەناڵی کورساتی خۆشەویستەکەم بۆ میواندارە گەورەیە کە مامۆستای گەورە هونەرمەندی عزیز هومایۆن کە من وەک مامۆستای هوەری گۆرانی بینم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست من وەکو خۆم زۆر گوێگری کارەکانیم هیوادارم بتوانم لە نزیکیشەوە ببینم بتوانێت کۆنسرتێک یان لە پرس کۆنفرانسێک بێتە ناو خەڵک پرسیاری لە بکەین قسەی لەگەڵ بکەین خۆشەویستی خۆمانی پیشارمین هیوادارم بتوانین لە نزیکەوە پێشاد بین دووبارە دەستخۆشی بۆ کەناڵی کورسات ڕوا سەرکردنتان بخواست. لە ڕاستیە دەستخۆشی لە کەناڵی کورساتەکەم بۆ بانگێشکردنی ئەو هونەرمەندانە کە هەردەم ئەوە کاریەوەم بۆ کارێکی زۆر جوانە بەڕای من بۆ ئەو شوانێکە و بەرنامە ناکرێ هیوادارم توانین بینەری و بەرنامەیە بین هەموو کەس چونکە ئەو فەنانانە زۆر گەورن من خۆم زۆر گوێگری هەموو ئیشەکانی وەکو گۆرانی بێژ وەکو مۆسیقی هونەرمەند هومایۆن شەجەریان و شەجەریانیش هیوادارم ئەو برا مۆسیقیانی کە بەرنامەکەی بۆکەن بتوانن لەو ئاستای و ئیشانە پێشکەش بکەن کە ئێمە شانازیان پێ بکەین. نباد دل سبوی که ترخونه دلوی بیا به آشنامه بیا به آشنامه هومانگیان ئەو هەموو محیبەت و خۆشەویستی و سەرسامەی خەڵکی کوردستانە بینی ڕایانیان لەسەر تۆ کە چەنە خۆشیانەی
ڕاچیە لەسەر ئەو هەموو خۆشەویستیانی دوای ئەوەی کە دوای ئەم راپۆرتۆبینی پەیمانەیە کە گۆرانیە بە کوردی بڵێ یاخۆت فێری زمانی کوردی بکەیت بۆی خۆشەویستانە زۆرتر بێت حتما واقعا همه عزیزان منو شرمنده خودشون کردن بەڕاستی هەموو ئازیزانە منیان شەرمەزار کرد هیوادارم ڕۆژێک بتوانم وەڵامی ئەو هەموو خۆشەویستانە بمەوە خۆزگە دەرفەت هەبوایە بۆ ئەوەی لە نزیکەوە چاوم بە هەمویان بکەوتایە و پێم بۆت نایە و بیانزانەیە کە چەند خۆش بوێن بۆ مەسلەی کۆنسرتیش کە یەکێک لە ئازیزان باسی کرد بەسەر چاو بەڵێنەدەم لە نزیکترین دەرفەتدا لە داهاتوویەکی زۆر نزیک لەلایەن بم و کۆنسرت بکەم یاری لەم پرۆگرامەوە پەیمانی ئەومانەی تێکە لە ئایندەیەکی نزیکە کۆنسرتێک بکەیت وەلەو کۆنسرتەشە هیواداری گۆرانیکی کوردی بڵێ هەر بە زمانی کوردی هیوادارم بتوانم هەڵبەت ئەگەر بتوانم حتما هومان گەمبا بینە سەر بابەتێکی تر ئەویش هەر تایبەتە بە تۆ جگەلەوەی کە گۆرانی بێژێکی و هونەرمەندێکی گەورەیت و سەدایەکی زۆر خۆشت هەیە و بەڵام لەگەڵ ئەوەش هاتۆ ژەنیاری ئامێرێکی لە ئامێرەکانەویش ئامێری زەربە و زۆر باش ئامێرەکە ئەژەنی لە تەمەنی چەند ساڵیەوە فێری زەرب بووی و بێژگە لە زەرب چه ئامێرێکی تری ژەزانیت من لە 5 ساڵیەوە دەستم کردووە بە لێدانی زەرب لای مامۆستا فەرهەنگفەر و مامۆستا موعیم دواتر دەستم بە وەرگرتنی وانەی ئاواز کرد بەڵام هاوکات زەربیشم لێ دەدا پاشان چوومە لای مامۆستا ئەردەشێری کامکار و دەستم کرد بە فێربوونی کەمانچە دواتریش چوومە پەیمانگەی هونەرە جوانەکان و لای زیندەبات کامەرانی دارۆغا وانەم وەرگرت هاوکات سەردانی مامۆستا کامکارم دەکرد ئیتر وای لێ هات کە لە کۆنسرتەکانتە لەگەڵ باوکم زەربم لێدا و لەگەڵیان ئاوازم ئەخوێن و دواتر وردە وردە وازم لە هەمووی هێنا و دەستم کرد بە ئاواز خوێندن دەست خۆش بێ هومانگیان لە وەکو ژەنیارێکی زەرب وەکو ژەنیارێکی زەرب چۆن پێناسەی ناسری فەرەنگفەرەکەی ئەو کەسەی کە وانەت لەلا خوێندووە خب ایشون که استاد واقعا تکرار نشدنی است بەڕاستی ئەو مامۆستایە کە جارێکی تر دووبارە نابێتەوە بۆ ئەوەی بینەرانیش باشتر لێم تێبگەن زەرب وەک ئەو ئامێرە میلۆدیانە نییە کە دەستی ژەنیار تێداکراوە بێت و بتوانێت بەو نۆتە و زەربانەی کە پێیەتی بتوانێت مۆسیقا لێ بدات نوت‌هایی که زیر دستش هستن میخواد موسیقی رو ارائه بده تنبک در واقع در شکل ظاهریش ریتمه زەرب لە ڕواڵەتدا ریتمە بەڵام مامۆستا فەرهەنگفەر بە شێوەیەک زەربی نیشانی ئێمەدا وەک بڵێ بەهۆیەوە ئەتوانی میلۆدی بژەنی دواتریش دەنگی ئامێرەکە کە شتێکی زۆر گرنگە لە مۆسیقادا واتە ئێوە هەر سازێک بژەنن بەشێکی پەیوەندی بە دروستکردنی سازەکە و هەیە بەشەکەی تریش پەیوەندی بەو شارەزاییەوە هەیە کە چۆن و بە چ شێوەیەک دەیژێنی زەرب یەکێکە لەو ئامێرانەی کە بە زەحمەت دەتوانی دەنگەکەی بەباشی لێ دەربێنی ئەگەر بەسەرنجەوە بۆ نمونە گوێت لە ئەلبومی ئاستانی جانان بگرت بێ ئەبینی کە دەنگی زەرب شتێکی سەیر و معجزەیە ئەو ریتمانەش کە لی دەدا جیاواز بوون بەگشتی ئەو ڕۆحیەتە هونەریەش کە ئاغای فەرهەنگفەر هەیبوو کە لە بنەڕەتدا هەر تایبەت نەبوو بە زەرب بەڵکو خەتیشی خۆش بوو
شعریشی دەنووسی بەوتەی خۆی لێدانی زەرب بەهانە بوو بۆ نووسینی شعری گۆرانی. تنبک بهانه بود که سازم ترانه یعنی چیزی. عذر میخوام اگر شعر ئیتر دەتوانم بڵێم بەگشتی ئەو دووبارە نابێتەوە. و خب میشه گفت به طور خیلی کلی میتونم بگم تکرار نشدنی ایشون. هومانجان پێم وا بێ ماوەیەکی زۆر باوکتێ نەبینیوە بێگومان بیریەکەیت جا حەزەکەم بزانم لێرەوە چی پێشکەش بە باوکتەکەیت. بله من تقریبا الان 6 ماهی هستش که نزیکەی 6 مانگە نەمبینیوە. وەک هەمیشە دڵم بۆی تەنگە هەڵبەت ئەو پەیوەندیە لە دڵەوە هەر هەیە و بەردەوامە. هەرچەندە درەنگیش بیبینم بەڵام جارجار بە تەلەفۆن قسە ئەکەین و خەمەکانم ئەڕەوێتەوە و دڵم زۆر خۆشە بێت. ئەگەر چی ناتوانم بڵێم دڵم بۆی تەنگ نەبووە. دڵم بۆی تەنگ بووە. بەڵام لەوە تێگەیشتم مەبەست چی بۆ لەوەی کە چی پێشکەشەکەم. چی پێشکەشەکەی لێرەوە چی پێشکەش بە باوکتەکەی گۆرانی؟ بەڵێ مەبەستت گۆرانیە. دو تا شعر به ذهنم میرسه که دوو شعر لە خەیاڵمایە کە ئەتوانم بە گۆرانی بیانڵێم. یەکیان ئەو تەصنیفەیە کە 4 ساڵ بەر لە ئێستا لە سلێمانی خۆی بە گۆرانی وتی. سخن عشق تو بی آن که برآید به زبانم رنگ رخساره خبر میدهد از حال نهانم. گاه گویم که بنالم ز پریشانی حالم باز گویم که عیان است چه حاجت به بیانم. ئەتوانم یان ئەو تەصنیفە یان ئەو ئاوازە بڵێم کە خۆی دروستی کردووە کە دەڵێ بەبێ هەمووان کات تێ ئەپەڕێ بەڵام بەبێ تۆ تێناپەڕێ. هەر کامیان خۆت حەزلێتی هەر کامێکیان خۆت حەزلێتی بی لە بەڵام ئەوەی یەکەمیان خۆشتر بوو. هر کدوم بفرمایید. بی همگان به سر شود بی تو. بەبێ هەمووان کات تێ ئەپەڕێ بەڵام بەبێ تۆ تێناپەڕێ. بی همگان به سر شود بی تو به سر نمی شود. بی همگان به سر شود بی تو به سر نمی شود. داغ تو دارد این دلم جای دگر نمی شود جای دگر نمی شود. سپاس. زۆر خۆش بوو. هومانگیان لە وێنەیەکت هەیە لەگەڵ ئوستادی گەورە جەلیلی شەهناس زەرب لێ لەگەڵ ئوستادەکانی تریشە بە هەمان شێوە هەر ئامێرە ژەنیوە بۆ نمونە ئوستاز محەممەد ڕەزا لوتفی حسێنی عەلیزادە لەو کاتانە کە ئامێرت لەگەڵ ئەم هەموو ئوستادە گەورانەی ئاژەنیوە و لە پنا ئەوانە دانیشتیت و کۆنسێرتت کرد و هەر شتێکت کردبێ هەستت چی بووە ئەحساست چی بووە ینی هەست بەچی ئەەکەی کە لەگەڵ ئەو ئوستادە گەورانەیە ئامێرت ژەنیوە؟ فرمودید که استاد شهناز من اولا از همینجا میخوام که وتان مامۆستا شەهناز من هەر لێرەوە ئەمەوێت دەستیان ماچ بکەم و ئارەزووی تەندروستیان بۆ بکەم. من اون اجرایی که اون عکسی که شما وابزانم ئەو وێنەی کە ئێوە لە لاتانە هی سەردەمی مناڵیوە. دوای ئەوە ئەو شانازیم پێ نەبڕاوە کە بە خزمەتیان بگەم. باسی ئوستاد عەلیزادە و ئوستاز لوتفیانت کرد کە شانازی ئەوم پێ بڕا کاریان لەگەڵ بکەم. لەگەڵەوەی کە ئەوان مامۆستای منن و زۆریان بەسەرمەوە هەیە و زۆر شتیان لێ فێر بووم. خیلی چیزا ازشون یاد گرفتم حالا مستقیم یا غیر مستقیم.
ولی در هنگام همکاری در واقع قبل بەڵام ئەو کاتێک کارمان دەکرد سعی کردم باشون اول همدل بشم هەوڵم دەدا هاودڵیان بم بۆ ئەوەی حەز بە ئاسوودەیی بکەم و بە ئاسوودەیی لەگەڵیاندا ئەمێرەکەم بژەنم اون چرا که در توانم هست ارائه بدم احساسم اینجوری بۆ ئەوەی بتوانم ئەوەی پێمە دەری ببم احساس احترام بەڵام هەمیشە و هەردەم ڕێزم هەیە بۆیان و حەزم لە کارەکانیانە و خۆشمەوێت کارهاشون رو دوست دارم و برای من بسیار بسیار با ارزش هستن و قدرشون رو میدونم. هومانجان لە هونەرمەندە گەورەکانی کورد لە گۆرانی بێژە گەورەکانی کورد کێ ئەناسی و سەرسامی بە کێ و زیاتر جۆ لە کێ ئەگری لە هونەرمەندە گەورەکانی کووردا؟ من بیشتر ئاوازهای سید علی ئەسغەر رو من زیاتر جۆم لە سید علی ئەسغەر گرتووە ئەوانی تریش ئەناسم بەڵام زۆرتر حەزم لە سید علی ئەسغەرە چونکە لەو ماوەیەدا کە کارم لەسەر ئاوازی کۆنا کرد جۆم لە ئوستاز تاهیرزادە ئەگرت کە ئەویش گۆرانی بێژێکی کۆنی لای خۆمانە هەروەها جۆم لە سید علی ئەسغەری کوردستانیش بێژگە لە سید علی ئەسغەر بۆ نمونە حەسەن زیرەک بۆ نمونە محەممەدی ماملێ جۆ لەوانە ئەگریت جۆ لێ گرتووم جۆم لە حەسەن زیرەکیش گرت میلۆدی هیچ کامێکیان بە تەمانی بیکەی بە گۆرانی هیچ وقت نشده که هیچ کات دەرفەتی ئەوم نەبووە چونکە هەر کات کە لەگەڵ ئاوازدانەرە ئێرانیەکاندا کارم کردووە یان ئاوازی خۆیان هێناوە یان هی گۆرانی بێژە کۆنەکانی ئێرانیان هێناوە مەبەستم هی فارسەکانە هیچ کات دەرفەتی ئەوە نەبووە کە کار لەسەر مۆسیقای کوردی بکەین کار از موسیقی کردی بیان شعر فارسی گوش بزنن یا تنظیم بکنن یه دفعه فقط میدونم یه کاری استاد مشکاتیان کرده بودن که جارێک بیرمە کە مامۆستا مشکاتیان کارێکی کرد پێم وا بێ زیندەبات بەستامی که خیلی دوست داشتم از اون نوع کارها میشد که ارائه بدم هەمان زۆربەی موزیسیانە جیهانیەکان موزیسیانەکانی جیهان سوودیان لە میلۆدی و موزیکی کللتورە جیاوازەکان وەرگرتووە تۆ وەک هومانی شەجەریان وەک هونەرمەندێکی ئێران هەوڵە نەیاوە سوود لە میلۆدە کوردەکان وەربگری و بۆ ئاوازەکانی خۆت بەکاریان بێنی یاخود بیان لەیتەوە بۆ نمونەیانی سوودی لە زۆربەی موزیکە کۆنەکان و فۆلکلۆر و ئەوانە وەرگرتووە تۆ بەتەمای ئەوەنی پرۆژێکی وا لە مێشکتانە هیچ وقت این کارو نکردم ولی هیچ کات ئەوم نەکردووە بەڵام ئەبێ بیکەم واتە ئەبێ لەسەر قۆناغێک چڕ ببمەوە و کارێکی باش ئەنجام بم کارێک کە جێگەی پەسەند بێ لای هەموو مۆزیسیانەکانی کورد باشه که قابل قبول باشه برای موزیسین های کرد دوور لە ژیانی هوەریت و ژیانی مۆسیقا و ژیانی گۆرانی با ژیانی ئاساییت باسکەین وەک ژیانی ئاسایی تۆ باوکێکی چۆنیت باوکێکی میهرەبان و دڵسۆز چگونه پدری که والا بەڵێ کچێکی 5 ساڵم هەیە بە ناوی یاسەمین زۆرتر لە هەر شتێک باوکێکی نیگەرانم نازانم ئەمە هەستێکی تازە بوو کە ئەزمونم کرد کە مرۆڤ تا ئەم ئاستە نیگەرانی کەسێک بێت کەسی باشه هومانجان دووبارە بە خێراتن تەکەینەوە بۆ کەناڵی کورسات و بۆ کوردستان بە تایبەتی و زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ ئامادە بووین لە پرۆگرامێکی تایبەتە کە بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە ئامادەمان کردبوو حەزەکەم ئەگەر هەر شتێکی خۆت هەیە پیرۆزبایی ترەکەیتەوە بۆ جەژنی ڕەمەزان هەرچیەکت هەیە بیڵەی بە خەڵکی کوردستان ئەتوانی بیڵیت و دواتریش لەگەڵ بینەرانە جۆ لە دوا بەرهەم و دوا گۆرانی تەگرین من هم سپاسگزار هستم منیش سپاسگزارم بە تایبەتی سوپاسی ئازیزانی کورسا دەکەم تشکر میکنم کە ئەم دەرفەتیان ڕەخساند بۆ ئەوەی لەگەڵ ئەو خۆشەویستانە کە هێندە حەزیان لە مۆسیقایە پەیوەندی دروست بکەم ارتباط نزدیکتری پیدا بکنم فقط در پایان میتونم یک لە کۆتاییدا ئارەزوو ئەەکەم ئەم خۆشەویستیەی لە نێوانماندا هەیە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێت ئەفزون بشه روز به روز بیشتر بشه برای همه آرزوی سلامتی میکنم ئەکید وا بێت ئینشەڵڵا بەخێر بێ دووبارە زۆر خۆشحاڵ بووین بەخێر بێ سەرچاومان با لەگەڵ بینەرانە دوا بەرهەمی تۆ ببینین بەیەکەوە
خۆشەویستان ئازیزان دووبارە جەژنی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بێ بە هیواین پرۆگرامێکی خۆشمان پێشکەش کردبن هەتا پرۆگرامی ئایندا هەر شاد بن. شب فراق که دارد که تا سحر چند است مگر کسی که به زندانش در بند است. گرفتم از غم دل به بوستان گیرم کدام سر به بالای دوست مانند است کدام سر به بالای دوست قسم به جان تو گفتم طریق عزت نیست به خاک پای تو آن هم عظیم سوگند است که با شکستن پیمان و برگرفتن دل هنوز دیده به دیدارت آرزومندم فراق یار که پیش تو کاربردیست بیا و بر دل من ببین که کوه الوند است که کوه الوند ز دست رفته تنها من در این سودا چه دست ها که ز دست تو که ز دست تو در خداوند است ای دوست.
نه چشم دل بسوی نه باده در سبوی که تر کنم دلوی